بەڵاتزان لەگەڵتان بەردەوامین و لە کۆتا تەوەری پرۆگرامەکە ئەمڕۆ بەس لە گۆڕانکاری لە خوددا ئەکەین. گۆڕانکاری خود لە هەموو ڕوویەکەوە ئایا ئەم گۆڕانکاریەی لە خوددا چۆن ئەکرێت و سوود و گرنگی گۆڕانکاری خود لە چیایە تا بگەین بە ئامانجەکانمان و چی بکەین تا بەگشتی گۆڕانکاری لە خوددا بکەین. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز ئاوات نەسڕوڵڵا دامەزرێنەری ئاوات ئەکادمی و ماستەر لە کارگەڕی کار کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان نابێت. کاگاوات سڵاو دەبێم کاتەوەش. سڵاو هیوای سەرکەوتنتان بۆ خوازم دەستان خۆش بێ لە خزمەتتانم. سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی شاشەی کورتسات و کارمەندانی عزیزی. سپاس بۆ تۆ. کاگاوات بەوە دەست پێ بکەین مەبەست لە کارگەڕی گۆڕانکاری لە خوددا چییە و سوود و گرنگی گۆڕانکاری لە خود چییە ئەگەر پێمان بڵێیت. بەڵێ کاتێککە هەر کەسێک تەماشای خۆی و تەماشای دەوروبەر و ژیانی خۆی ئەکاوە کەمێک ئەڕوانێتە ڕابردووی خۆی و جارجارە ئایندەی خۆیەتە پێشچاوی ئەزانێ کە بەم توانە و زانین و خو عادەت و ڕەفتار و چۆنیەتی مامەڵەکردن و ئاستی ئەم کەسە لە ڕووی ڕۆشنبیری و کۆمەڵایەتیەوە ئایا بچێتە ئایندەیەکی تر، ئایا چەند هەنگاوێک بچێتە پێشەوە، ئەم کەسە چۆن ئەبێ، ئایا کەسێکی سەرکەوتووە، کەسێکی بەختەوەرە، گونجاوە، ئایا کەسێکە ئاسوودەیە یان نا. جا کاتێک کە تەماشای ئەم بارودۆخە بەم شێوازەکەی ئەبینی ئەبێ کۆمەڵی گۆڕانکاری بکەیت تاوەکو تۆ لە قۆناغی ئایندەترا لە ماوەی چەند مانگ و چەند ساڵی ئایندەترا تۆ هەست بە ئاسوودەیی و بەختەوەری بکەیت، هەست بەوە بکەیت کە تۆ توانی و تا بگەیتە ئەو مستەوایە و لەویا بە ئاسوودەیی بژیت. کەواتە ئەم گۆڕانکاریە پێویستە پرۆسە بێ. ئینسان کێتە دنیا هەتا ئەو ڕۆژێم دنیای بەجێڵێ ببیری لای ئەوە بێت چۆن بتوانێ ئاسوودە و بەختەوەر بێت، چۆن بتوانێ سەرکەوتوو بێت، چۆن بتوانێ تاکێکی بەسوود بێ. ئەگەر بێت و خۆی نەگۆڕێ بە دڵنیایی وەکو ئەڵێ مێژوو بەجێ ئەهێڵێ و کاتێک ئەزانێ ئەچێتە قۆناغێکەوە هەستەکە ئەم زیادەیە. بۆیە مرۆڤ بەردەوام ڕائەکە لەو هەستە ناخۆشانی وەکو ترس و وەکو قەلەقی، وەکو بۆ نمونە فشار، وەکو هەستکردن بە بێسوودی و بێکەڵکی. بۆیە لێرە گۆڕانکاریەکە تاکە چارەسەرە بۆی مرۆڤ بەردەوام هەستە ناخۆشانەوە بتوانێت بە پێچەوانەوە هەستی ئاسوودەیی و هەستی بەختەوەری بۆ دروست ببێ، هەستکاکە تاکێکی بەسوودە. کاگاوە تا چەند گرنگە بەبێ بوونی هیچ گرفتێک، بەبێ بوونی هیچ کێشەیەک ئێمە گۆڕانکاری لە خۆمانە بکەین. کارمەندێک ئەگەر لەلایەن بەڕێوەبەرەکەیەوە پێی بوترێت ئەگەر بۆ مانگی داهات و خۆت چانەکەیت من ناچارم تۆ دوور خەمەوە لە کارەکەت، بەڵام پێشوەی کە بەڕێوەبەرەکە ئاگاداری بکاتەوە ئەمە وەکو نمونەیەک هێنمەوە تا چەند پێویستە ئەم کەسە گۆڕانکاری لە خۆیان بکە کە گرفتێکیش نەبێت. بەڵێ خۆی ئەبێ کەسەکە بێنێتە پێشاوی خۆی. چۆن کارمەندێک هەستێکی ناخۆشی بۆ دروستە بێت ئەگەر بێت و بەڕێوەبەرەکەی وای پێ بڵێ ئەی باشە هەر یەکێک لە ئێمە ئەگەر هەموو کۆمەڵگاوامان پێ بڵێ، ئەگەر هەر یەکێک لە ئێمە قیەم و ئەخلاق و تێڕوانین و ئەو فەلسەفەی هەمانە بۆ ژیان، ئەو هەستەی کە لە ناخمانە ئەوە پێمان بڵێ کە تۆ بە کەڵک نایی. بۆیە ئێمە بەردەوام ئەبێ هەست بە بەرپرسیارەتی بکەین. ئایا سبەی ئەگەر ناخی خۆمان وامان پێ بڵێ ئەبێ چەند تێکشکان و دۆڕانێکی گەورە بێ. کارمەندێک ئەگەر بە ڕێوەبەرەکەی پێی بڵێ لەوە چێت تەنها ژیانی دارایی و ژیانی کار و پیشەپی بگۆڕێ، بەڵام ئەگەر مرۆڤێ ناخی خۆی پێی بڵێ تۆ زیادەی، تۆ بە کەڵک نایی، تۆ بێسوودی، ئەمە بە دڵنیایی ئەم مرۆڤە هەموو خۆشیەکانی ژیانی لەدەستەیە کاتێکە لەگەڵ ناخی خۆیان ئەبێتە زۆر بەمان ئەگەر خاڵی نەرێنیمان تیابێ چێژ نەبین لە ژیانمان، ڕازی نەبین لە خۆمان، هەست بە بارودۆخەکە ئەکەین. بەڵام لەکوێ ئەم هەوڵانە دەست پێ بکەین بۆ گۆڕانکاری؟ چونکە ئێمە زۆر جار بەداخەوە خویەکیشمان هەیە ڕاهاتن لەگەڵ ئەوەی کە هەیە یان تەمەڵیەکە ناهێڵێت هیچ بکەین. لەکوێ دەست پێ بکەین؟ هەنگاوەکانە بێ بە چ شێوەیەک بێت بۆ ئەم گۆڕانکاریانە. بەڵێ سەرەتای گۆڕانکاری ئەوەیە کە مرۆڤەکە بیر بکاتەوە. ئێمە ئەگەر بڕۆین تەماشای کەسایەتیە گرنگ و گەورەکان بکەین، هەم ئەوانی کە لە ئێستا ئەژین هەم لە مێژوە، زۆری لەمانە مەرجنی هەل لە سەرەتاوە بە ئاقڵی و بە حکمت و دانایی و هێنابێتیان. ڕۆژێ لە ڕۆژان کەسێک، قسەیەک، کتێبێک،
ئامۆژگاریەک ڕووداوێک لە ژیانە دایچڵەکاندون واتە وەکو چۆن تۆ لە خەوی بێ ئاگاییایت و نەفرێک خەبەر تەکاتەوە پێویستە ئەم کەسە یەکەم جار لێرەوە دەست پێ بکە شتێک ببێتە سەبەبی داچڵەکینی جا ئەکێ کەسەکە بیرکردنەوەی خۆی بێت هەر یەکێک لە ئێمە بە خۆمان بیر لەوە بکەینەوە ئایا پێویست ناکە لەم خەوی بێ ئاگاییە خەبەرمان بێتەوە 8 ملیار مرۆڤ لەم سەرزەویا ئەژی زۆربەی کەئیبە دڵتەنگە زۆربەی فاشیلە ناڕازیە بەڵام کۆمەڵێکیش هەن لەگەڵ ئەوە خاوەنی حکمت و دانایی و تێڕوانینێکی جوانن بۆ ژیان کەسانێک هەن سەرکەوتون ئەگەر هەموو لایەنەکانی ژیانیان تەماشا بکەین سەیرەکەی باڵانسی تایە ژیانی ڕۆحی ژیانی دارایی ژیانی کۆمەڵایەتی ژیانی دەرونی و کەسایەتی کەواتە پێویستە لەم بە ئاگابوون و داچڵەکینەوە مرۆڤ دەست پێ بکە ئەمەش ئاسانە یعنی کەسەکە ئەتوانێت بیرکاتەوە لە خۆی کەسەکە ئەتوانێت بڕوا بخوێنێتەوە بۆ خۆناسی هەوڵ بە و تەماشای ژیانی خەڵکی تر بکە بزانێ ئایا ژیانی فڵان کەس کە شەو ڕۆژ دانیشتووە بە دیار تەلەڤیزیۆنەوە یا بە دیار سۆشیال میدیاوە ئایا ژیانی خۆی و خانەوادە و خێزانەکەی ئەم بەدڵیەتی کاتێککە بەدڵت نییە ئەبێ بزانی ئەمە ژیانی ئەم کەسانەیە بۆیە تەنانەت ماڵ و خێزان و واتە هاوسەرەکانیان و مناڵەکانیان لیان ڕازی نین ئەی باشە ژیانی کەسێکی تر کە نەک بۆ خۆی و هاوسەر و خێزانەکەی بۆتە خیر بۆ دەوروبەرەکەی بۆ خزمەکانی بۆ کۆمەلگاکەی کەواتە هەمومان چاومان هەیە گوێمان هەیە ئەتوانین بڕیار بین کە گوێ بگرین چونکە زۆر جار ئێمە دەنگەدەنگێکی زۆر لە دەوروبەرمانە هەیە هەر یەکێک لە ئێمە ئەتوانێت مۆبایلەکەی چ چەنەڵێکی ویست بیخاتە سەر ئەوە تەلەڤیزۆنەکەی چ کەناڵێکی ویست بیخاتە سەر ئەوە چ بەرنامەیەک کەواتە ئێمە بەشی ئەوەی ئیرادەمان هەیە بەلایەنی کەمەوە بڕیار بین کە گوێ لە چی بگرین گوێ لە کێ بگرین و ئەمانە سەرەتاکانی گۆڕانکاری باشە کاگاوە چیت سەبارەت بە کەسانێک کە هەر ئەمڕۆ نابەیانی بکەن بۆ گۆڕانکاری لە خۆیانە و بەڵام نەتوانن ئەم گۆڕانکاریە جێبەجێ بکەن بەڵێ ئەمێنێتەوە سەرەوەی کە ئایا ئەم کەسە چەندە بێزارە لەو حاڵە خراپەی خۆی ئێمە زۆر جار کە کەسێک ئەبینین شۆڕشێکی هەڵگیرسانەوە بۆ لەبەرەوەی زیاتر ئیحساسی بە معانات و ناڕەحەتی کردووە خەڵکانێکن هیچ وەکو ئەڵێ وەکو کورد دەڵێ هیچ دەربایز نین واتە بیر لە ناڕەحەتی و ناسۆرەکە ناکەنەوە بۆیە ئەبێ ئێمە تۆزێ بیرکەینەوە بیهێنینە پێش چاومان هاتۆ خانەوادەیەک ئەبینی کە لە هەژاریا ئەژین لە دوورەوە معاناتی ئەم خانەوادەیە کاریگەری هەیە بۆ سەردۆ ئەی بۆ تەماشایەکی ژیانی خۆت نەکەی کێڵە تۆش سبەی وەکو ئەو نابیت ئەی بۆ تەماشایەکی ژیانی خۆت نەکەیت و ئیحساسەکانی خۆت زیندووکەیتەوە واتە هەمووی ئەگەڕێتەوە بۆەوەی تۆ چەندێک ئامادەی بیرکەیتەوە ئیحساسکەی چەندێک ئامادەی هەستکەی کە تۆ لەو حاڵەتای کاتێک کە تۆ ئەم هەستە دروستەکەی ئاگرێک لە ناختان دروستە بێت ڕقێک لە ناختا دروستە بێت تووڕەیەک دروستە بێت بەرامبەر بەو بارودۆخە ناشرینە بۆ نمونە کەسێکە خۆی گرتووە بە خۆیەکی ناشرین و هەستەکە ئەم خووە ژیانی داخوراندووە ژیانی ناخۆش کردووە ئەم کەسە نابێ هەموو جارێ ئێحمالیکە یعنی بۆ نمونە کاتێک تۆ بیر دەکەوێتەوە کە لە بوارێکە فاشیلی یەکسەر بڕۆی لە بیری خۆتی بەریتەوە ئەمانەی کە لە بیری خۆیان ئەبەنەوە وەکو کەسێک وان کە ئازاریشان هەیە ئازارەکەیان هی نەخۆشیی ترسناکە بەڵام ئەمان خێرا ئەچن حەبێکی ئازار ئەخۆن یان دەرزیکی ئازارێن لە خۆیان ئێم شتانە کاتیە تۆ ماوەیەکی کەش ئەتوانی هەست بە ئاسوودەیی بکەی وەکو ئەو کەسە وایە کە ژیانی لەناو ناڕەحەتیایە ژیانی خانەوادەکەی لەناو ناڕەحەتیایە ئەڵێ بەڵام با بڕۆم بخۆمەوە سرم گەرم کەم و بەلایانی کەم و ئەم شەو ئاگام لە دنیا نەبێ ئەخۆ بەمە کێشەکە چارەسەر نابێت کەواتە چی واکە ئێمە گۆڕانکاریمان تیا دروست ببێ دووشت یان ئەوە تا حەز و ئیشتیاقێکی زۆر گەورە لە ناخمانە بۆ سەرکەوتن و بۆ بەدەستهێنان وامان لێ ئەکا پەلامار بین و بچینە پێشە و ژیانی خۆمان بگۆڕین یان ئەوە تا ئەبێ ئازار و خەمی ناڕەحەتی و ناخۆشی و دۆڕان و خەم و خەفەتەکان وامان لێ بکاکە هەڵبین لەدەست ئەوە بەڵام کەسانێک هەن خۆیان بەنجەکەن یعنی خۆ ئێستا بۆ نمونە سەدان نەفەر گویان لە دەنگی ئێمەیە ئایا لە دوای قسەکانی من ئەم کەسە
بیر ئەکاتەوە بڕیار بە ژیانی خۆی بگۆڕێ ئایا جگەرەکەی دوورە خاتەوە ئایا ئەو شەرابەی ئیخواتەوە کە خۆی پێسەر کردووە دووری ئەخاتەوە ئایا دوورەکەوێتەوە لەو سۆشال میدیایی شەو ڕۆژ بەس بۆ تۆزێ پێکەنین ئامادەیە بەرەبەرە هەموو ساتە گرنگەکانی ژیانی بخوان ئێستا هەر یەکێک لە ئێمە بابیر بکەینەوە 365 ڕۆژمان لە بەردەمایە تاکو ساڵی ئایندە ئەم 365 ڕۆژە وەرە با تۆزێ وردی گەینەوە بیکەین بە سەعات 8760 سەعاتمان لە بەردەمایە ئەی کە تۆ دائەنیشی ئێستا کە سەعاتێکت بەزایە ئەی و هیچ دەربایز نیت و هیچ گوێ نایتی ئەستن گوێ وەکو ئەڵێ بەلاتەوە گرنگ نییە یخۆ هەر بەو ئاسانی و سادەیە ئەم 8760 شتی ئەپەڕێ ساڵێکی گەژێ تۆ ژیان و بارودۆخت هەروەکو ئێستا وایە کەواتە بۆ گۆڕانکاری و بۆ هەر وزەیە کە ئێمە بخاتە جوڵە ئێمە یان ئەبێ هەڵبین لە دەست ناڕەحەتی و ئازار و ناخۆشی یان ئەبێ بەرەو خۆشی و بەرەو چێژ ڕابکەین کەواتە هیوا هەیە سەرکەوتنی زۆر بەلاوە گرنگە هیوا هەیە بەختەوەری زۆر بەلاوە گرنگە ژیان باشکردنی ژیانی دارایی بەلاوە گرنگە بەرزکردنەوەی بڕوانامەکەی ئاستە ڕۆشنبیریەکی دروستکردنی پەیوەندێکی کۆمەڵایەتی ئەوەندە ئەم شتانەی بەلاوە خۆشە شەو ڕۆژی بۆ خاتە سەریەک هیوا هەیە ئەمی لەوە چێ زۆر بەلاوە گرنگ نەبێ بەڵام ئەی باشە با بیرێک بکاتەوە لەو معانات و ناڕەحەتی کە ئەگەر لە کۆمەلگا تۆ کەس حسابت بۆ نەکا کەس گوێت نەیاتێ کەس گوێت لێ نەگرێ و تۆ لە کۆمەلگا خەڵک هەستکا کە تۆ زیادەی و تۆ هەستکی کە نەم ژیانە بێسوودی ئایا ئەمە پێویست ناکە ئازارێک لە ناخمانە دروست بکات و ئەم شوێنە بەجێ بێڵین کەسی وامان هەیە بە قسەکەی جەنابێت ئەگەر لە دەنگی منەوە بێت کەسی وایە بە قسەکەی جەنابێت ئیرادەیەکی زۆر بەهێزێ یەکشەوە بڕیارەکەدا جێبەجێیەکە بۆ نمونە جگەرە کێشاڵە یەکسەری وەلایەخەم کەسی وامان هەیە ئەبێ وردە دەست پێ بکە ئەم هەنگاوە بچووکانە تا چەند دەورە بینێت ئەوە دڵخۆشبوون و ڕزایەت بوون لە ئەم هەنگاوانە فەرماندەیەکی ئەمریکی قسێکی هەیە لێڵە تۆ هەر بەیانیان کە هەسا یەکەم هەنگاو بۆ گۆڕانکاری ژیان لە ئەوە دەستپێکات جێگەکەی خەت پێخەفەکەت ڕێک بکەیت اینجا باقی هەنگاوەکانت مەبەستمەوەی کە تۆ ئەگەر هەنگاوی بچووکت هەبوو جگەرە کێشە کەسەکە ڕۆژی پاکەتێکە کێشە لە 30دانەوە بیکا بە 25دانە وردە دەست پێ بکە ئەمانە جەنابەت تا چەند بە گرنگ و بە گۆڕانکاری ئەزانیت خۆی گۆڕانکاری پێویست ناکاوا بێ بۆکو تۆ چیرۆکێکە خوێنیتەوە نەفەرەکە ئیتڕقی هەڵەسێت و یەکسەر یەک ڕۆژە ئەبێ بە وەکو ئەڵێ لە پڕێگە بێ بە کوڕێ نا ئەوە ئەکرێ هەندێک کەس وابێ بەڵام زۆرینەی خەڵک پێویستی بە پرۆسەیەکی هێواش و بەردەوامە ئەمەش فەلسەفەیەکی یابانی هەیە پێوترە کایزن لە یابان یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنیان کۆمەڵی عەقلیەتە وای کردووە کە ئەم وڵاتە گۆڕانکاری بەسەر بێت و بگۆڕێ یەکێک لەوانە کایزنە کایزن ئەڵێ مەرج نییە تۆ یەک ڕۆژە شتێکی گەورە بکەیت هەموو ڕۆژێ هەوڵ بە یەک تۆز گۆڕانکاری دروستکەی لە چاو ڕۆژی پێشووتە جا ئەگەر هەر یەکێک لە ئێمە هەموو ڕۆژی یەک تۆز گۆڕانکاری دروستکەین تەنانەت ئەگەر نیو جگەرەش بێ من زۆر جار بە قوتابیەک ئەڵێم ئەگەر تۆ ئەتەوێ دەرەجەیەکی بەرز بەدەستبێنی پێویستە کاتی سعیەکەت زیادکە ئەمە جگەلەوەی کە فێری ئەەکەم چۆن ئەبێ سعیکە بەڵام پێ ئەڵێم ئەبێ کاتی سعیەکەشت تۆزێ زیادکی تۆ بە 4 سەعات و 5 سەعات سعیکردن ناتوانین لە پۆلی 12 نمرەی بەرز بەدەستبێنم ئەی ئەڵێ من چی بکەم ئەی ئەڵێم وا نابێ بەیانی پلانێک دابنی بۆ 10 سەعات بەڵکو چی بکەم ڕۆژی تەنها 10 دقە زیاتر سعیکە ئەمڕۆ 10 دقە زیاتر لە دوێنێ سعیکە لە ماوەی 2 هەفتە ڕۆژانە 2 سەعات و 20 دقە لە کاتی سعیەکەت زیادەکە کەواتە ئەم 10 دقەیە هیچ کەم نییە ئەو کەسانە ئەتوان چۆن گۆڕانکاری بکەن من خۆشم بە درێژایی ژیانم هەر گۆڕانکاریەکەم کردبێ هێواش و لەسەرخۆ کردومە بەڵام چیم کردووە بۆ نمونە ڕقم لە عادەتێکی خۆم بووە ئەمڕۆ ڕۆشتوم 10 دقە خوێندومەتەوە لەو بوارە بەیانی 20 دقەی گوێم گرتووە ڕۆژەکەی تر وازم نەهێناوە یعنی ئێستاکە شت زۆر زۆرە بۆ نمونە تۆ ئەتوانی بچیتە یوتیوب بیخەیتە سەر کتێبێکی دەنگی ئەی باشە ئەو بواری کە خراپە لە ژیانی تۆ ئەو خۆی کە خراپە لە ژیانی تۆ هەموو ڕۆژێ نیم سەعات سەعاتێ گوێ ئەگری بەرەبەرە حەماسەتێکت بۆ دروستە بێ بەرەبەرە هەستەکەی ئەو شتێک کە خراپە لە تۆ لات ناشرینە بێ ئەو شتێتێ بەدەستی بێنی زیاتر شیرین و جوانتر ئەبێ لە پێش چاوت جا مەرج نییە ئینسان بە شتێکی کەم یەکسەر گۆڕانکاریی گەورەی پیا دروست بێ من بۆ گۆڕانکاریەک لەوە ئەچێ
20 دانە کتێبم گوێگرت بێ لەو چلو لا شو 15 کتێبی ترم خوێن دەبێتەوە گوێشم لە 30 محازەرەش گرت بێ خۆشم چەندین سەعات دانیشتبم لە پلانەکەمە ئەو شتم نووسی بێ بەڵام هێشتا هەر بۆم جێبەجێ نەکرابێ لەو ساڵە بەڵام کە وازم نەهێناوە ڕۆژێک زانیومەکە بەڵێ ئەو شتانە کاریگەریان هەبوو ئێستاکە خەڵک لەبەر دنیای دیجیتاڵی سەبر و تەحملی نەما وەکو چۆن تۆ ئەچیتە تیکتۆک یا ئەچیتە ئینستاگرام یان شۆرتی یوتیوب کە ڤیدیۆیەک ئەبینی چەند چرکەیەکە تەنانەت هەر لە یەک چرکە و دوو چرکەی یەکەمە لە خۆت و بڕیاری ئەڵی با تەماشای نەکەم و ئازانی خۆش نییە یعنی تۆ ئێستاکە هەموو ژیان دوای لێ هاتووە بە خێرایی هەڵی ئیتەوە ئەڕۆی کاتێککە ڕوبەڕووی واقعەکە ئەبیتەوە ئەتەوێت گۆڕانکاری لە خۆتا بکەین گۆڕانکاری پرۆسەیە و ئەمە پرۆسەیەکی درێژخایەنە شتێک نییە تۆ کورتە ڤیدیۆیەک تەماشای بکەیت و یەکسەر یەک تەوبەی نەسۆحی بۆ بکەیت و یەکسەر ببی بە مرۆڤێکی تر بۆیە مەرج نییە بەو شێوازە بێت بەڵام ئەکرێ وەکو چۆن ئینسانێک گوناهێک ئەکا تەوبە ئەکا دوایی هەمتر گوناهەکەکە هەر تەوبە ئەکا بەڵام ئیتر ئەڵێ بۆ تەوبە بکەم کە من هەر ئەچمەوە سەر گوناهەکەم ئەڵێ زانایەک بە تاوانبارەکەی وتووە تۆ هەر تەوبە بکە ڕۆژێک یان تۆ سەرەکەوی یان شەیتان سەرەکەوێ بەسەرتا کەواتە هەر گوناهەکەت کرد دوایی هەر تەوبە بکە خۆی ئەمە حەلەکەیە دوجار ڕۆژێک جێ تەوبە ئەکەیت و تۆ سەرەکەوی نەک ئەوەی کە ڕۆژە بێ بڵێ وەڵا ئیتر من ئەمە دەجار بڕیارم ما واز بێنم بەڵام هەر چوومەوە سەر هەمان حاڵت کاگاوات بۆ گۆڕانکاری لە خۆمانە گۆڕانکاریەکەشە پشو درێژ بین باشە کاگاوات بۆ گۆڕانکاری لە خۆت تا چەند پێویستە کامێراکانی چاومان لەسەر کەسانی دەوروبەرمان لابین بیخێنین سەر خۆمان ئەو گرفتانی کە لە چواردەورمانە ئەیبینین بەردەوام باسیەکەین ئەوەندە نیانی و ئەوەندە بخێنە سەر خۆمان و بۆ گۆڕانکاری لە خۆمانە بەکاری بێنین بەڵێ بە دڵنیاییەوە باشترین شت ئەوەیە هەمیشە بیرکەینەوە ئێمە 24 کاتژمێرەکە بەچی ئەبەینە سەر یعنی تۆ باشترین فۆکس ئەوەیە بیخەیتە سەر شتێکە واقعی بێ لە بەرچاوت یعنی زۆر جار ئینسان ئەوێ سەرنجی خۆی بە لەوە چێ تەنها ڕوخساری ببینێ و دوایی دیسان خۆی لە بیرکە بەڵام یەکێ لەو شتانی کە زۆر کردداریە دەفتەرێک ئەهێنی ئەمڕۆ سەعات چەند هەستاوی لەخەو باشە ئەڵێ من ئەمڕۆ سەعات بۆ نمونە 6 هەستام ئایا تۆ لە سەعات 6ەوە چیت کردووە تا سەعات 6 و نیم تا سەعات 7 تا سەعات 7 و نیم واتە هەر شتێک ئەکەی بینوسی من لە سەعات ئەوەنەوە بۆ ئەوەنە خەریکی ئەو شتە بووم ئێستا ڕۆژێکیان قوتابیەک بە منی وت مامۆستا من ڕۆژانە زۆر سعیەکەم وتم دڵنیای زۆر سعیەکەی وتی بەڵێ وتم دەی باشە چەندێک سعیەکەی وتی مامۆستا لەوە چێ بگاتە 9 ساعت وتم من دڵنیاتەکەم ناگاتە 3 ساعت وتی چۆن مامۆستا وتم وەرە ئەزانی بەیانی چی بکە کاتێک کتێبەکە ئەگری بەدەستەوە سعی بکەین سێریکی دەفتەر و سەعاتەکە بکە بنووسە ئەوە سەعات ئەوەندەیە ئەوە من دەستم کرد بە سعی هەر دەقەیەک گەشتیتە کۆتایی سعیەکەت بۆ نمونە دوای 10 دقەی ترە چارێکی کێ 20 دقەی ترە کاتێک کتێبەکە دانی کاتێک بچی ئاو بخۆی کاتێکە تێ بچی هەناسەی هەڵکێشی پاڵ بیتەوە سێری شتێ بکەین یەکسەر بنووسە ئەو من تا ئەوێ سعیم کرد تصورکەن ئەم تەلەبەیە دوای 2-3 ڕۆژ وتی وەڵی مامۆستا ڕاستەکەی ئەو من چەند ڕۆژە حسابی ئەەکەم 3 ساعت ڕۆژانە سعیەکەم بۆیە بەڕێزان ئێمە ئەم کاتی کە بەڕێیەکەین باوەڕکەن زۆر بەمان نازانین چۆن ئەڕوە یعنی هەر یەکێک لە ئێمە ئەگەر بزانێ ڕۆژانە فەیسبوک چەندێک کاتی گرتووە ئەگەر ڕۆژانە بزانێ ئینستاگرام چەندێک کاتی گرتووە دوای 5-6 مانگ بە تەواوەتی نامرتاح بێ و بڕیاری گۆڕانکاری ئەیە بەڵام ئەمە کەی ئەکرێ تۆ ئەکرێ بەوەی کە پلانێکت هەبێ شتێکی کە بێنیتە پێشەوە بڵێ من ئەبێ خەریکی ئەمە بم بۆ نمونە کتێبێک داونلۆد دەکەی ئەڵێ من ئەبێ ئەم گوێ لەم کتێبە بگرم بۆ نمونە ماوەی کتێبەکە 5 ساعتە باشە ئەمڕۆکە گوێ لە کتێبەکە ئەگریت بنووسەوە لە ساعتەوەنەوە گوێ مرد زۆربەی خەڵک 10 دقە چارێکیە گوێ لە شتێکی باشە گرێ یا شتێکی باشە خوێنێتەوە نامەیەکی بۆیەت بەبێ ئاگایی ئەچێتە ناو نامەکە جوابی ئەیاتەوە لەوێوە لا ئیرادی تەماشایەکی نامەکانی کەژەکە دەستی بەر شتێکەکەوێت و داخلی سۆشیال میدیا ئەبێتەوە ئەمە فیلمێکە ئەمە هەموو ڕۆژێ بەسەرمانایەت ئەم نەفەرە کتێبێکی 5 کاتژمێری داناوە گوێی لێ بگرێن مانگێک تێپەڕیوە هێشتا گوێی لێ نەگرتووە ئێخۆ ئەم مانگە هەموو ڕۆژێکی توانیوێتی 5 ساعت گوێ بگرێن لەوە چێ بڵی چۆن ئەتوانێت 5 ساعت گوێ بگرێ بەڕێزان من خۆم ئەگەر بچم بۆ شتکڕین گوێ ئەگرم
ئەگەر بچم بۆ پیاسەکردن هەرگوێگەن ئەگەر بچم بۆ وەرزشکردن هەرگوێک ئەڵم بۆچی کاتەکەم بڕوا بۆ خەریکی بیرکردنەوە بم لە شتانێکی هیچ بۆ خەریکی بیرکردنەوە نەبم لە شتانێک کە ئەکرێ دووسبەی ژیانی من خۆشتر و باشترکەن. اینجا بەڕاستی ژیان بەبێ بەدەستهێنانی حکمت و دانایی ژیانێکی زۆر پوچ و بێمانەیە. چارەسەرەکە ئەوەیە هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە بیرکردنەوەیەکی جوان فەلسفەیەکی جوان وتەیەک جۆرە تێبینیکردن و تێڕوانینێک بۆ ژیانمان زیاد بکەین چونکە ئەگەر ئەوە نەکەین ژیانمان چۆن بووە لەوە ئەچێت لە ئایندا خراپتر بێت بۆ لەبەرەوەی کە ژیان لە گۆڕانکاریکی خێرایە ئێمە لەوە چێت سبەی لە ئاستی ئەو گۆڕانکاریانە بین ئەمە وازحە ئێمە لەوە چێت تەمەنمان بچێتە پێشەوە لەوە چێت سبەی تووشی گرفتێ ببین لەوە چێت سبەی نەخۆشیەک یەخەمان بگرێ کەواتە لە ئێستا ئەگەر زۆر باشیش بین هەر هیچ مەکە بەیانی خۆی خراپە بێت یعنی وتەیەک هەیە زۆر باوەکە ئەڵێ ژیانی کەسی هەریەکێکمان وەکو باخچەیەک وایە ئەگەر ئامادەنیت گوڵی تیا بچێنیت و ئاوی بیت و پاچە کۆڵی بکەیت و دەرک و داڵەکەی دەربێنی چاوەڕێ مەکە لە خۆیەوە پڕ ببێ لە گوڵ و گوڵزار. دەستە خۆش بێت کاگاوت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵم کە لە پرۆگرامی ئەمڕۆیە لەگەڵمان بەشدار